بەڕاستی من وەکو خاتوونێک وەکو کچێک کە تازە لە بەهاری گەنجێتیام کێشێکی زۆر گەورەم هەیە، زۆر لێی ئەترسم ڕیکسێکم لە زەواج هەیە بەهۆی ئەو عەفو ترست لە زەواج هەیە. بەڵێ لە چێم ترست بۆ دروست بووە خاتوون؟ لە تەلاقەوە ترسم بۆ دروست بووە. بەڕاستی ئەمەنە ڕێژەی تەلاق زۆر بووە، ناوێرم زەواج بکەم، ئەترسم بە هەمان حاڵەتا بڕۆم لەبەرەوەی زۆر کەسە بینم بەناحەق هاوسەرەکانی خۆیان تەلاقەدەن، لەبەر ئەوە ڕیکسێکی زۆرم لە زەواج هەیە. هۆکاری سەرەکی شەگەڕێنم بۆی کە کەسی نزیکی خۆمەویش براکەمە بەناحەق هاوسەرەکەی خۆی تەلاقە کە هاوسەرەکەی زۆر لەگەڵیشیا باشە. جا من کە هاوسەرەکە ئەمەنە براژنم ئەمەنە بۆ براکەم باش بێ و براکەم تەلاقی بە ئەی ئاخۆ ئەی من چی دانێ باشە، ینی براکەت ینی بەناحەق تەلاقیە؟ بەڵێ بوو لە بەینانە کێشەیەک نەبوو، هیچ کێشەیەک نەبوو. ئەڵێ کێشە لە ئافرەتە هەیە، بەڵام ئافرەتەکە زۆر باشە لە هەموو ڕوویەکەوە، بەڵام نازانم بۆ تەلاقی یا تێنەگەیشتم. چنێک پێکەوە بوون؟ ماوەی 6 ساڵ بەیەکەوە. 6 ساڵ مناڵیان هەبوو؟ نە، هۆکاری ئەوەی کە مناڵیشیان نابوو هەر براکەم بوو، حەزی لێ نەبوو مناڵیان هەبێت. ینی براکەت نەهێشت مناڵیشی ببێ دواتریش بەبێ هۆکار تەلاقیە؟ بەڵێ ئەو هۆکاری سەرەکیە بە ینی ترسەوە چیتانە کرد دایکت دەوروبەرت؟ دەوروبەری شەمووی ئەڵێت ئافرەت خۆگەر خەڵەتە بۆیە تەلاق درراوە، بەڵام من وای نابینم، یعنی هەموو شتێک چارەسەری هەیە. تەلاق بۆ بە مۆدێلێک لەم لە هاوسەرگیریە کرێ ماوەی 5 ساڵ ناخانێ بێ بە تەلاق. ئەگەر بچیتە دادگاکان ببینی ئەگەر 8 لە 10 کەیسی تەلاقە دوانی ڕزگارەکرێ، 8 فەشە لێنێ پرۆسەکە جێبەجێ کرێت تەلاقە درێ. تۆ چی بۆ دادگاکان ئاگاد لەم کەناڵەکان باسەکرێت و ناوێری هەنگاوی کەناڵەکان باسەکرێت، زۆر کەسە بینم کەناڵەکان تەلاقە درێت ئیتر باسیێکە ئەڵێ ئەمڕۆ لە مەحکەمە بووم، یعنی لە 10 کەیسی تەلاقات دوانیان ڕزگار کرا تەلاق نەدرێت، ماباقی هەمووی تەلاق درا، زۆر ناخۆشە. بەڵێ خاتون گیان داواکارت هەیە تۆ؟ کەسێک بۆ داوات؟ بەڵێ داواکاریم هەیە. ڕەفزێکی تو ئەڵێ نایکەم؟ بەڵێ ڕەفزێکم نایکەم لەبەروی ترسم لە زەواج هەیە. زۆر ئەبینم لە وڵاتە عەرەبیەکان بۆ نمونە وڵاتی سعودیا کە هاوسەرگیری لەوێ زۆر فەشەلی هێناوە، ڕێژەی تەلاق زۆرە، پیاوان لەوێ هاوسەرگیریەکانیان کردو بە یاری بەگاڵتەیەک وەکو میسارێکی لاتوە ئەچنە وڵاتە ئەوروپیەکان لەوێ کەیف و سەفای خۆیان لەگەڵ ئافرەتێکی ترەکەن کە ئەگەڕێنەوە هاوسەرەکانی خۆیان تەلاقێن. لە وڵاتێکی ئاوا موسڵمان و لە هەموو ڕێکەوە پێشکەوتو ئەم حاڵەتە ئەبینی ئەی چی بە منەڵی چی بم کچێکەڵی کە تەمەنی 25 ساڵە ناوێرێ هاوسەرگیری بکات لە ترسی تەلاق. ئەو ڕێژێش زۆرە، خزمەکانی خۆمان تەمەنیان زۆری شەگەیشتە 60-70 تا ئێستا هاوسەرگیریان نەکردووە لە ترسی تەلاق. باوکت لە ژیان نەماوە؟ نەخێر لە ژیان نەماوە. چەندێکە بێت کە ماوەی 12 ساڵە بێت. تۆ مناڵ بوویە کاتە؟ بەڵێ. لەگەڵ دایک تا پەیوەندیان چۆن بوو؟ لەگەڵ دایکما پەیوەندیەکی زۆر بەهێز و باشیان نەبووە، لەبەرەوەی باوکم تەمەنی زۆر پەیوەندێکی بەهێز و باشیان هەبوو؟ نەبوو. لەبەرەوەی باوکم بە 23 ساڵ زیاتری شەر نازانین، لە دایکم گەورەتر بوو، بۆیە دایکیشم لە زەواجەکەی زۆر سەرکەوتوو نەبوو. دایکت چی پێڵە؟ وەکو دایکێک چۆن ئامۆژگاری تەکاکە کە کەسێکێت بۆ داوات؟ ئەڵێ بیکە و ئەڵێ میکە، ئەڵێ خۆت باشترە زانی. یەنێکات زۆر زەختیشم لێ کە بیکەم، ئەڵێ وای لاتۆڵە جێ ئەو پەڕی تەلاق درای، ئەڵێ پەری تەلاق درای چی زۆر پیا زۆرە. ئەنسا قسەیە بۆ بە باوی، دەڵێم ئەگەر تەلاق درا مەگەر هاوسەرگیریەکی سەرکەوتوو نەبڵێ کێشە چییە؟ چی زۆر پیا زۆرە. پیاوەکانی شویان لاتۆڵن ئەم ئافرەتە نازار ئافرەتێکی تر، چی زۆر ئافرەت زۆرە، ئافرەت وەکو دەنکە هەنارەی لاتەوە ئەڵێن، بەڵام قدری و دەنکە هەنارەیە ناگرن. ئێستا تۆ ئەوەیە کە ترسێکت هەیە ئەترسی؟ بەڵێ زۆری. بەڵام ئایا هەموو پیاوێک وەکو یەکە؟ هەموو پیاوەکان لەوانە نییە وەکو یەک بن، بەڵام مرۆڤەکان چواردەوت هەنێک جار هەندێرێکە بن بۆ ئەوەی ماڵە بشەوێت تەلاق بدرێت. چەند برات هەیە؟ 4 برات هەیە. یەکیان هاوسەرگیری کرد و جابۆ؟ بەڵێ. ئەوانی تر؟ و دوانی تریان لە هاوسەرگیریەکەیان بەردەوا من، ئەوەی تریشان هاوسەرگیری نەکرد. باشە، ئێستا ئەو دوانی کە لە هاوسەرگیریەکە بەردەوا من
نمونێکیەوە جوانیان پێشکەش نەکردووە تا تەواو لێبێ ئەو ترسەد نەمێنێ. زۆر جار هەیە ئێمە بەعام سێری شتەکانەکەین گشتاندن بۆ شتەکانەکەین، بەڵام جاری وایە چەند نمونەیەکی جوانە بیری ئەمەواد لەیەکە کە سقەت بۆ مۆزوعەکە دروست بێتەوە متمانەیەکت بۆ بابەتەکە دروست بێت بۆ بابەتی زەواج. ئەوانیش بەپێی پێویست ئەوەنە لەگەڵ هاوسەرەکانیان زۆر پێرفێکت و باش نین، ینی ئەوانیان توانێت نمونەیەکی جوان پێشکەشکەن تا تۆ بیبینی. ئەبینم ژیانیان هەمیشە هەموو ڕۆژێکیان بە تۆڕێی ئەبەنە سەر یان چوونە دەرەوەیان تۆڕەیە، یعنی پیاوەکان تا ڕادەیەک هەستەکەم زۆر پێرفێکت و شایانی ئەوە نین دەرفەتێکیان بەمێ. براکانم ئەگەر بەس مەگەر برا گەورەکەم کەمێک کەویش لەگەڵ خێزانەکەیە باش بێت ژیانێکی خۆشیانە بێ، بەڵام من وای نابینم لەوانەیە گەر من هاوسەرگیری بکەم وەکو براکە من بەسەر بێت کە ئەو خێزانی خۆی تەلاقیە من تەلاق بدرێم ببمە قوربانیەک بڵێن ئامە براکەی ژنێکی تەلاقیەوە دەبای مەش خوشکەکەی تەلاق بین بۆیە بزانن ژیان چۆنە، چۆن کچی خەڵک تەلاقێنێ مش کچی ئەوان تەلاقینە. مەش هۆکارێکی سەرەکیە بۆ یاریکردن بە ئافرەتان شکاندنەوەی کەسایەتی خێزانەکان لە ڕێگەی ئەم هەنگاوە تۆڵە بە تۆڵە ئەکەن، نازانی کەسەکان چەند باشن لەکوێوێن چۆنن.